بۆچی سێبارە و چواربارە خۆ کاندیدکردنەوەی بەشێک لە پەرلەمانتاران بۆتە جێرەخنە؟ ئەبوبەکر هەڵەدەنی چی بە مەرج گرتووە بۆ ئەوەی دەنگی پێ بدرێت؟ لە 10 پەرلەمانتاری ئێستای کورد لە عێراق بە دەسەڵات و ئۆپۆزیسیۆنەوە نۆیان شایەنی ئەوە نین دەنگیان پێ بدرێتەوە. ئەمە ڕەخنەی ئەبوبەکر هەڵەدەنیە لەو پەرلەمانتارانەی ئێستا کە خۆیان کاندید کردوتەوە. نەوتارێک لە لاپەڕەی خۆی لە فەیسبوک بڵاوی کردوتەوە دەژڵێت کاندید بۆ پەرلەمانتاری لە بێژین بدەن، اینجا متمانەیان پێ بدەن. ناوبراو ڕەخنەی لەو پەرلەمانتارانە گرتووە کە دووبارە خۆیان کاندید کردوتەوە و دەڵێت ئەمانە 4 ساڵە هیچیان لێ نابینین. خەسڵەت و مەرجی ئەندامی پەرلەمانیان بە هیچ شێوەیەک تیادا نەبووە و نییە. لەبارەی خەسڵەتی کاندیدی باش ناوبراو نووسیویەتی: یەکەم، زمانزانی و زمان پاراوی و لۆژیکی دەربڕین و قەناعەت پێکردنی بەرامبەر. دووەم، بوێری و ئازایەتی. سێم، ئامادەبوون لە کۆبوونەوەکانی پەرلەمان و لیژنەکان و سەردانە مەیدانیەکان کامترین سەفەر و گەشت و ئیفادی هەبێت. بەندە لە 2 خولی پەرلەماندا تەنها 4 جار چوومەتە دەرەوەی وڵات بۆ کاری پەرلەمانی. چوارەم، خۆ ئامادەکردن و ڕاوێژکردن بە کەسانی تایبەتمەند لە کاتی گفتوگۆی پرۆژە یاسا و بڕیارەکان. جێی باسا 3 بارە و 4 بارە خۆ کاندیدکردنەوەی بەشێک لە پەرلەمانتاران ناڕەزایی و ڕەخنەی زۆرێک لە چاودێرانی دیکەی لێکەوتۆتەوە. پێیان وایە پێویستە دەرفەت بە خەڵکی دیکە بدەن ئەوەی ئەوان لە توانایاندا بووە لە ماوەی ساڵانی خزمەتی خۆیان پێشکەشیان کردووە. پێویستە دەرفەت بە خوێنی نوێ بدەن لە ناو حیزبەکانیان. ڕەخنەکە بەتایبەت زیاتر ڕووی لە ئۆپۆزیسیۆنە. وڵاڵە سەدیق چاودێر و شارەزای ئابووری لەم بارەیەوە نووسیویەتی کاندیدەکانی ئۆپۆزیسیۆن بە هەمان شێوەی جارانی دەسەڵات هەمویان دەموچاوی دووبارە و چەند بارە و واز ناهێنن، وەک بڵێ لای ئەمانیش ئەزمەی کادیر دەستی پێکردبێت.